لە شاری حاجی قادری کۆیی بۆ شاری سلێمانی هۆنراوەی هەڵمەت عوسمان خوێندنەوەی ئازاد پێنجوێنی. شارێک هەیە لە ناو شاران شاری شارە کە پێدەنەیتە ئەو شارە گۆیژە دیارە ئاخۆ دەبێت چەندە خۆش بێ پیاسەیەکی درەنگ وەختی لای ئێوارە. ئەو کاتانەی بە شەقامیا پیاسە دەکەیت نەرمونیان جا دەزانی دەستەکانت ئاوێزانە بە کەمەری ناسکترین شۆخی جیهان. ئای لەو شارە چەند بەنازە لە باڵندەی سەد ڕەنگ دەچێت سەیری گەڵای باخەکانی هەر لە سەمای ئاهەنگ دەچێت. سلێمانی لەگەڵ ئەوەی دەیان فرسەک لە تۆ دوورم و لێت نەژیاوم نازانم بۆ وەک هەناسەی بەڕۆحمەوە سێرم پێدێت و تیاماوم. بەیانیە دڵم نایە لە خەوی کەم هێشتا نقمی ئارامیە کە سەیری ڕوخساری دەکەم تژی لە میهرەبانیە. سلێمانی تا قیامەت دەیڵێمەوە بەبێ ئەوەی بێتاقەت بم بە پیت و شەو شعرەوە بە ساقەت بم.